کاتتان باش. ڕۆشنبیر و دەسەڵات یان ڕۆشنبیر و سیاست ئەو چەند زاراوەیی کە ماوەیەکی زۆرە مشت و مڕێکی زۆری لەنێو کۆمەلگای کوردیدا دروست کردووە. ئایا ڕۆشنبیر و سیاست هیچ پەیوەندیەکیان بێکەوە هەیە؟ بۆچی هەمیشە دەخوازرێت کە ڕۆشنبیر و سیاست وەک دووشتی جیاواز لە یەک نیشان بدرێن؟ ڕۆشنبیران لە وڵاتانی پێشکەوتوودا کاریگەری زۆریان لەسەر بڕیاری سیاسی لە وڵاتدا هەیە. لە کوردستانیش ڕەنگە ڕۆشنبیرێکی زۆر هەبن، بەڵام ڕەنگە کەمێکیان ژمارەی گەورە بن لەوانەی کە حساب بۆ چوون و نووسین و ستونەکانیان نەکرێت. میوانی ئەم ئەڵقەی بەرنامەی بە ڕاشکاوی یەکێک لەو ڕۆشنبیرانەیە کە هەمیشە بیر و بۆچوونەکانی ژمارەیەکی گەورە بوون، هەمیشە لە ڕێگەی ستونەکانیەوە دەسەڵاتی سیاسی ڕەنگە زۆرێک لە بڕیارەکانی داڕشت بێت یان لانی کەم گوێ لێگرت بێت. ڕێبین ئەحمەد هەردی نووسە و ڕوناكبیر بەخێر بێت بۆ بەرنامەی بە ڕاشکاوی. سپاس دەکەم کاک ڕێبوار. سپاس کاک ڕێبین. ڕۆشنبیر و سیاست ئەم دوو زاراوەیە بۆ هەمیشە هەوڵ دەدرێت لە یەک دوور بخرێنەوە. پەیوەندی لە نێوان ڕۆشنبیر و سیاستدا چییە؟ چۆن لە یەک دوورەخرێتەوە؟ سیاست و ڕۆشنبیر دووشتن زۆر گرێدراون بەیەکەوە، زۆر لە یەکەوەڵاون. ئەساسەن سیاست چیکە؟ سیاست ڕۆشنبیرانێکن، ینی کەسی سیاسی چ کەسێکە لاو کەسەیەکە بێ ڕۆشنبیر بێت، چونکە سیاست خۆی هونەری چییە؟ بریتە لە هونەری بەڕێوەبردننی کۆمەلگا، بریتە لە هونەری دەستکاریکردنی دنیا، هونەری حکومڕانیە. بۆ یەکێک بتوانێم هونەرە پیا دەکات، بێگومانە بێ ڕۆشنبیر بێ، بێ خوێندەوار بێ. لەبەرەوە ئاساسەوانەی کە سیاست دەکەن خۆ بەخۆ بە بەڵگەنەویسەکە ئینسانی ڕۆشنبیرن کە ڕۆشنبیرەکانن. ڕۆشنبیران هەمیشە دەورێکی گرنگی سیاسیان هەبووە، تەنانە دەوانش کە نایانێم و ڕاستەوخۆ بەشداری لە سیاسەتا بکەن. چونکە ئیشی ڕۆشنبیر چیە؟ هەر کەسێ دەستکاری هوشیاری ئینسان بکە بیونێ دەورێکی سیاسیە بینێ، هەتا ڕۆشنبیرانە کە ڕاستەوخۆ سیاست ناکەن، یعنی وتاری سیاسی نانووسن، مەسەلەن ڕۆمانە نووسن، شعرە نووسن، شانۆ پێشکەشەکەن، مۆسیقا پێشکەشەکەن. مادام ئەمانە پەیوەندیان بە دەستکاریکردنی هوشیاری ئینسانەوە هەیە، خۆ بەخۆ دەورێکی سیاسی زۆر گرنگیان لە کۆمەلگا و لە واقع هەیە. هەر کەس ئیشی لەگەڵ هوشیاری ئینسانە کرد، خۆ بەخۆ دەوری سیاسیە بێت، چونکە دوجار سیاست لەگەڵ چیا تەعاملەکە لەگەڵ ئینسانەکانی کۆمەلگایە و هەر دەستکاریکردنێک بۆ هوشیاری ئەم ئینسانانە بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر داڕشتنی سیاست و لەسەر بەرنامە ڕێژی سیاسی بێت. کەواتە ئەتوانین بڵین سیاسی مرجە ڕۆشنبیر بێت، یان ئەوانەی کە سیاست دەکەن و پیانەوت لە سیاست مەدار بێگومان پێویستە ڕۆشنبیر بن. بێگومان ئەگەر ڕۆشنبیر نەبن چۆن سیاست دەکەن؟ یانی خەڵک بۆچی دەزیاتە سیاست؟ ئەوێ شتێک بگۆڕێت، ئەوێ دەستکاری شتێ بکە، ئەوێ جۆرێک لە بەرنمەیەکی پیادەی بکە. ئیچێ بەرنمەیە ئەو کەسانە کە خوێندەوان و کەسانی کە ڕۆشنبیرن وانە؟ بەڵێ باشە. بۆچی لە کوردستانە هەمیشە وا نیشانە درێکە ڕۆشنبیر پێویستە دوور بێ لە سیاستەوە، یان بە شێوەیەک لە شێوەکان ئەم دوو ئەرکە بە دوور لە یەکترەزانن؟ ئەوە لە بڵێم چی؟ ئەوە لەو ئەمە قسەی هەندێک لە سیاسی هەندێک لە ڕاگەیاندنیشیانە با بڵێن کە پیان خۆش نییە کەس دەست لە سیاستەوە با بۆەوەی کەس ڕخنە لە سیاستیان نەگرێ. ئەگەر نا چۆن ڕۆشنبیر پەیوەندی بە سیاستەوە نیە؟ نمە وەکو عەرزم کردی هەتا ئەگەر تۆ هونەرێکی مۆسیقات تەقدیم کەیت ناڕاستەوخۆ دەوری سیاسی هەیە، شانۆیەک تەقدیم کەیت دەوری سیاسی هەیە، چگا بگا بۆی کە خەڵکی ڕۆژنامە نووسان، پەیامنێران، نووسەران، ئەوانەی کەوتاری فکریە نووسن بیانیان نیانێ بێگومان بەر سیاست دەکەون و قسە لەسەر سیاست دەکەن. نووسین چییە کاک ڕێبوار؟ نووسین بریتە لە قسەکردن لەسەر کۆمەلگا و لەسەر کێشەکانی، لەسەر ئالۆزیەکانی. ئەمە پتەوە نەتەوێت پێت خۆش بێ پێت ناخۆش بێ بەر سیاست دەکەێت، ناچاری لەسەر سیاست قسە بکەیت، چونکە سیاست یاریکەری سەرەکیە لە دەستکاریکردنی کۆمەلگا و بەڕێوەبردن و حکومڕانیکردنیە. لەبەرەوە بێگومان مەجبوری قسە لەسەر سیاست بکەیت و دەورێکی سیاسی دەبێت. باشە، ئەمە بۆ معنایەت کە ئێمە لایەنەکانی تریژیان لەم کۆمەلگایە پراوێز بخەین بۆ نمونە لایەنی کۆمەڵایەتی یان لایەنی ئابووری. نەبێگومان هەتاکە لەسەر کۆمەڵایەتیش قساکەین ناڵێن دەوری سیاسی هەیە، یعنی کە ئێمە ئێستا مەسەلەن بڵین لەسەر کێشەکانی خێزانە نووسین، خۆمە ئەرچێکی سیاسی یانی ئەوە نەبێ ئەم بەشە کۆمەڵایەتیە دوورە لە سیاستەوە، چونکە قسە لەسەر هینێگەکەین بەشێکی کۆمەلگاکەین و ئەمانەوێت دەستکاری بکەین لە هەر شوێنێکە قسەمان لەسەر هەر بەشێکی کۆمەلگا کرد و ویستمان دەستکاری بکەین، ڕەخنەمان ئاراسە کرد، تیشکمان خستە سەر واتە سیاستمان بردەوە بۆ شێوە، واتە دەورێکی سیاسیمان بینیوە. یعنی شرط نییە خۆ سیاست هەرەوە بێکە قسە لەسەر حزابی سیاسیەکەین، قسە لەسەر حکومڕانیەکەین.
کە قسە لەسەر پێکاتەی خێزانەکەین کە قسە لەسەر مافی ژنانەکەین کە قسە لەسەر فەقیری و هەژاریەکەین کە قسە لەسەر خراپی مەکتەبەکەین هەموو ئەمانە دوجار بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەشداریکردنە لە سیاسەتە بەشداریکردنە لە وتوێژێکی سیاسیە کە لە هەموو کۆمەلگای بەڵێ کەواتە ئەوە سیاسەتە خۆی کوتاوەتە هەموو کونجێکی ئەم کۆمەلگایەوە بێگومان سیاست بە مانە فراوانەکەی نەک ئەوە ڕۆشنبیران بن کە خۆیان بەرەو سیاست ڕۆشت بن من ئەم معنای پێم وتی معنایەکی فراوانی سیاسی باس کرد نەگەڵ معنا تەسکەی کە لە کوردستانە بۆ سیاستەیەک لە کوردستانە سیاست بریتە لە حیزبایەتی یعنی تۆ بەزە بێت لە ناو چوارچێوەی حیزبێکی سیاسیە بیدنجا سیاست دەکەی وەحاڵ بە تەسەووری من وانە وەکو عەرزم کردی یەکێک کە ڕۆمانێکە نووسێ دەورێکی سیاسیە بینێ چونکە دەستکاری هوشیاری ئینسانەکە یەکێک کە مۆسیقا تەقدیمەکە دەورێکی هوشیاری دەورێکی سیاسیە بینێ ناڕاستەوخۆ هەر شتێک کە پەیوەندی بە کۆمەلگا بە زەوقیەوە بە ئەخلاقیەوە بە جوانیەوە بە عەقلانیەتەوە بێ ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ دەوری سیاسی هەیە لەبەرەوە نووسەران ڕۆشنبیران بیانێ و نیانەوێ دەرگیری سیاستن حەز بکەن حەز نەکەن دەرگیری سیاستن باش ئەچمە ناو تەوەریەکی ترەوە زۆر قسە لەسەر ڕێبین هەردیەکرێت ڕێبین هەردی گۆڕانە ئەتوانی پێم بڵێ ساتۆ ئینتیمای سیاسی خۆتمان بۆ ئاشکرا بکەیت لێرە کاکیر من ئینتیمای سیاسی نییە من پیاوێکی سەربەخۆ بەڵام بێلایەن نیم بێلایەنیم لەبەرەوەی وەکو هەموو ئینسانێکم کۆمەلگایەت دەنەرم دڵنە چۆنە بێ بێلایەن بێ یعنی ئێمە هەمومان هەموو هاوڵاتی چێ وڵاتە دڵنەرە دڵنەیات ئێکە دڵنەیە تۆ هەڵەبژێری یعنی دڵ بە لایەنێکی لایەنێکی تر لا ئەبیت وانە لەبەرەوە بێلایەت نیم بەڵام سەربەخۆم ئینتیمای حیزبی نییە من نازانم ئەمە ئەو فشارە زۆرەی لەسەر منە بۆ ئەوەی کە ئینتیمای سیاسی خۆمە شارمەوە نازانم لە چیەوەیێت ئێ باشە خۆ ناترسم ئەگە ئینتیمای سیاسیمە بێ خۆ ئێڵێ یعنی هاوڕێیەکی یەکێتیم هەیە لە کاتی ئەم هێرشەیە کە ڕاگەیاندنی یەکێتی و دۆستانی یەکێتی بۆ منیانین کرد لە فەیسبووکە نامەیەکی بۆ ناردبووم دەبی هاوڕێەکە من شەکانی تۆم خوێندوەتەوە زانام تۆ ئینسانێکی باشی بەس ئەگەر تۆ خۆت ڕابگەێنی کە گۆڕانی ئەم فشارە و لەسەر لاچێ جوابەکەی من بۆ بوو ئەگە گۆڕان نەبم چی بکەم ینی بە زۆر بڵێم گۆڕانم و ئینتیمای حیزبیم هەیە ینی خۆشتەکە وازحەکە ڕێبوار خۆ بۆ من فعلان خۆشترە ئەگە گۆڕان بوومایە بڵێم فعلان ئەم زەختەم لەسەر لاچوو ئەم فشارەم لەسەر لاچوو و حیزبێکی سیاسیش هاتە پشتم وڵای خۆ ڕەنگە پۆستی باشیشم وەرگرتایە لە ناو حیزبەکەیە بەڵام کە ئینتیمای حیزبیم نەبێ بە زۆر چی بکەم باش ئەوەکەین بە تەوەرێکی تر بەڵام ڕەنگە زۆرێکی ئەو فشارانە لەوە سەرچاویان گرت بێت کە تۆ بەردەوام هاتوچۆی گردی زەرگەتە ئەکەی هاتوچۆی کۆمپانیای وشەکەی بەردەوام نزیکم لە گۆڕانەوە نەشاردۆتەوە نزیکم لە گۆڕاوە بەرنامەکەیوانم پێ باشە ینی ئێستا ئینتیخابات ببێت دەم بە گۆڕانێ مەقسەیتیان نییە بەڵام ئیلتیزامی حیزبین پیانەوە نییە و ئەمە جگە لەوەی کاگنۆشیان فعلەن بۆ بە هاوڕێیەکی نزیکم بۆ بە هاوڕێیەکی نزیکم ینی هەر هاوڕێتی واز لە هین سیاست بێنە ینی لەو بڕایەوە پیاوە گەروازیش لە سیاست بێنێ واز لە بسوودنەوەی گۆڕانیش بێنێ من یەکێکم لەوانەی بەردەوام سەردانیەکەم بەردەوام بۆ بە هاوڕێ مان زۆر جار باسی هەر سیاست ناکەین زۆر جار باسی ئەدەب بکەین باسی نووسی نەکەین یعنی بوو جۆرێک لە هاوڕێتی لە بینمانە دروست بووە کە لەو کاتەوە دەست پێەکە کە لە ناو یەکێتیا بوو کە کەسی دووەمی ناویەکێتی بوو جۆرێک لە هاوڕێتی لەو پەیوەندیا دروست بوو کە تا ئێساش بەردەوامە و بفعلە من کۆمەکم کردووە لە زۆر شتە هاوکاری کاگنۆشیوانەکەم لە زۆر شتە لە زۆر لێدوانە لە زۆر چاوپێکەوتنیە هاوکاریم کردووە بەڵام هاوکاریەکانم کاکین هەمووی لە ساب ینی بە پێچوانەیە و ویستم ئەوەت لێ بپرسم ئەو هاوکاریانە لەسەر چ ئەساسێک بووە یان لە چ ئاستێکدا بووە تەماشاکە کاکین من وەختی خۆی کە ئەم لیستەی دروست کرد وەختی خۆی وتارێکی نووسی نۆشیروان لە پاش ئەم هەموو ڕخنەوە ئەنجاچی سێ چوار احتیمالی دانابوو بۆ گۆڕانکاری لە کوردستانە من یەکێک بووم لەو هینانەی کە بە چوار ستون مناقەشەیە وتارەیم کرد ئەو داینابوو ئایا گۆڕان لە ڕێی شۆڕشۆ بکرێت ئایا گۆڕان لە ڕێی دیموکراتیەوە بکرێت لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی انتخاباتەوە بکرێت لە ڕێی کودتاوە بکرێت کۆمەڵ احتیمالی وای دانابوو هەموو احتیمالەکانە مناقەشە کردبوو آخر احتمال کە بە بڕای من احتیمالی باش بوو کاگنۆشیروان ئیهمالی کردبووە و گۆڕان بوو لە ناو حیزبە من ڕێی وا بوو کاگنۆشیوان لە حیزب نێتە دەرێ لە ناو یەکێتی نیشتیمانیە بمێنێتەوە و لێەوە لە ڕێگای گۆڕانی ناو یەکێتی نیشتیمانیەوە گۆڕانکاریە بکە و فشارێکی زۆریشمان لێ کرد کە ئەمە نەکە هەتا کەلیسەکەی ئەلان کرد زۆر چوین قەناعەتی پێ بکەین کە ئەمە باش نییەوە هین بکە ئەزانی بۆ ترسێکی گەورەم لەوە بوو کە لیست بکەوە لە لەستونەکەشان نووسی مەبڵاو بۆتەوە کە ڕەنگە بگاتە شەڕ ببێ بە شەڕی ناوخۆ چونکە مێزانەی ئێمە یەکتر قبولکردن زۆر زەحمەتە جیاوازی فکر زۆر زەحمەت قبولەکەن بەشێک لەوانەیە کە ڕێکەوتنی استراتیژی لە بینی یەکێتی پارتیا ئیمزا کراوە خۆشیان باشکرایە لێ نایشارنەوە
ترسە لە شەڕی ناوخۆ چونکە ناتوانن بە لیستی جیاواز دابەزنەگە بە لیستی جیاواز دابەزن مەترسی شەڕی ناوخۆیانی هەمان مەترسی لای منیژە بوو کە ئەمینە دروست بوو ئێستاش هەمان قەنەعەتە هەیە ترسام لەوە بێگومان زۆر ترسام لەوە ئێستاش مەبەستم ئەو بوو هەمان قەنەعەتە هەیە کە نەوشیروان مستەفا باشتر بوو لە نەوەی یەکێتیە ڕێفۆرم بکانەک بێتە دەرەوە لیست دروست ئێستاش یەکێکم لەوانەیە کە هەمیشە پاڵی پێوانێم بۆی پەیوەندی خۆشکە لەگەڵ یەکێتی نیشتیمانیاوە نزیک بوونەوە دروست ببێ من لە شەڕی ناوخۆوە ترسم بۆ زۆر دژیەوەم کە هێزەکان شەڕ بکەن باشە ئەم ترسە کاک ڕێبین با لەسەر ئەمە هەڵاستە بکەین ئەم ترسە لای تۆ لە چیوە سەرچاوی گرتووە ینی تۆ بە بڕای تۆکو ڕۆشنبیرێک حیزبی کوردی یەکێتی و پارتی بۆ نمونە لەو ئاستان بگەنەوە ئاستی کە ڕێبەوە نێن خۆ ساڵانێکە لە هەڵبژاردن نەکرێت و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و زەحمەت کێشان و حیزبی شیوعی ئەمانە هەمووی بە لیستی جیاواز بەشدارێکن و شەڕی ناخۆش ڕووی نییە چونکە ئەوانە هەڕەشەیەکی گرنگ نەبوون بۆ دەسەڵاتیان یعنی لە نەتوانی مەترسی زۆرینیان هین بکەن کە گۆڕان دروست بوو مەترسیەوەی لێکراکە لە زۆرینیان بدرێت یعنی ئەو دەسەڵاتی جاریانیان نەبێت ئەوان هەمیشە قبولی ئەو جیاوازیەکەن کە حیزبێک 5 کورسی 6 کورسی 7 کورسی هێنێ بەڵام ناگاتە ئەوەی منافەسەیان بکە لەسەر زۆری کورسیەکان ئەو بیان خاتە بەر ئەگەریەوەی انتخاباتەکە بدۆڕێنن لە دروستبوونی بزنەی گۆڕانە ئەم مەترسیە دروست بوو ئەم مەترسیە کە هین بێەوە مەترسیە زۆر حەقی ئەومان هەیە بترسین لەوەی بگاتە شەڕی ناوخۆ هاوکاریەکەی من بۆ کاگنۆشتیوان زۆر لەمەوە هات ئەو ماوەیە زۆر لێ نزیک بوومەوە بۆ ئەوەی ئەتوانم بیکەم لێدوانەکانی ئەم کاگنۆشیروان هیچ احتیمالێک لەم احتیمالانە سەر نەخا لێدوانەکانی ئاشتی خوازانە بێ کراوە بێ بۆ دیالۆگ و دوور بێ لە تەنگژەوە هەست مەکرەوە مەسئولیەتێکی مناوەویش بە تایبەتی ناڵم بووە بە هاوڕێم بەشێک جۆم لێگرێت وت باش لەو ڕۆ من نتوانم بڵێم کارێکی باشمان کردو باشە تۆ بە سێواکی کە هاوکاری نوشیروان مستەفات کردو بەڵام لە دەرەوە باسی واکرێت کە تۆ ڕاوێژکاری نوشیروان مستەفای ڕاوێژکارێکی خۆبەخشی کاک نوشیروان مستەفان بێەوەی ئیلتیزامەمە بێ نە پۆستە نە معاشم لێی هەیە نە هیچ ڕاوێژکارێکی ڕاستەڕە وەکو ڕاوێژکاری وام ینی من جاری وایە لە بەیانی و تایوارە لەگەڵیان ینی نیوە ڕۆژنانی لە قەڵۆگەم جاری وایە وارەش لەگەڵیان نانەخۆم ئەوە ڕاستە یعنی بەڵام زۆر خۆبەخشانە یعنی هیچ پۆهینێکی ڕسمی لە بینی منوانیەوە هیچ التیزامێکی ڕسمی پێوە نییە هەر دەقەنادەقەیە هەر شتێک بزانم بەدڵم نیایە نامەیە خۆم بەسمەوە کاکین وەکو هەر کەسێکی کامێ سەر بەخۆی خۆمە بێ چونکە سبینە گۆڕان خراپ کابێ ئەبێ من هەڵوێستمە بێ ناکرێ بێدەم بەمەگە خراپیش کرد لەبەرەوە من یەک جار حیزبایەتیم تاقی کردوەوە لە ژیانمە لە کاتی پێشمەرگایەتیەکەەوە دۆخێکی جیا بووە بێ ئەبوو لە بینی باس و پێشمەرگایەتی هەڵبژێری بە پێشمەرگایەتیمان هەڵبژار غیری ئەوە پێم وایە ئەو تەجربەیە دووبارە ناکەمەوە بەشێک لە سەربەخۆیم بمێنێ بۆی هەر کاتێگەم هێزە خۆشەردیە گۆڕان ڕەنگە بچێتە سەر حکم یا هیم کاکاری خراپ بکە ئەبێ حڕیەتەمە بێ کە بتوانم پێ بڵەمەم کارە خراپ باشە باسی ئەوەت کرد کە ئەگە کارێکی خراپکەن هەڵوێستە بێت ئەگەر ئێستا پێشەوەی بڕۆنە سەر حکم بزودنەوەی گۆڕان کارێکی خراپکەن ڕێبین ئەحمەد هەردی من لەسەر ئۆپۆزیسیۆن قسە ناکەم وەختی خۆی لەگەڵ یەکگرتووشا تووشیەوە بوو من بعضێ جار زۆر بەرگریم لە یەکگرتووە کرد ئایانود یەکگرتووە ئایانود بووە بە یەکگرتوو زۆر لەو برادرانە هاتن ئایانود بۆ لەسەر یەکگرتوو قسە ناکەی بۆ لەسەر مەترسی ئیسلامیەت قسە ناکەی بۆ لەسەر مەترسی کلتوری چۆن من لەسەر ئەقەلیەت مەترسی ئەقەلیەت قسە ئەکەم کاکین ئەوەی کە وڵاتی بەدەستوێ خۆ ئۆپۆزیسیۆن نییە خۆ گۆڕان نییە خۆ یەکگرتوو نییە خۆ کۆمەڵ نییە ئەوەی هەموو مؤسسەکانی کوردستانی بەدەستوێ زۆری نییە ناکرێت ئەوەی کە وڵات بەڕێوە بە هیمال بکەی تەنها بۆی بیسەلمێنم کە من بێلایەنم قسە لەسەر کەمینەیەک پێنگوییکی بەدەستان باشە بەڵام هەڵی سیاسی پێدوانی هەڵی سیاسی هەر هەڵەیە ینی ئەگەر ئەمە هێزێکی دەرەوەی دەسەڵات بیکایان دەسەڵات بێگومان بەڵام خۆشببختانە لە کوردستان هێشتا نەگەشتێتەوە وڵاتستانەکانە هەڵی وا گەورەم نەبینی ئەگەر هەرژ بم نەبینیوە بەڕاستی دەرکم نەکردو هەڵەیەکی گەورە کراوە کە شایستی ئەوەیە هەڵوێستێکی وازح دەبێت لەسەر باش تۆ باسیەوەت کە دوت من ڕاوێژکارێکی خۆبەخشی نوشیروان مستەفا لە سەروبەندی خۆپشاندانەکانە لەلایەن نوشیروان مستەفا و ڕوونکردەوەیەک دەرچوو کە خۆپشاندرانی بە گێرە شێوێن ناوبرد وەکو ڕاوێژکار تۆ هەڵوێستە چی بوو خب ئەو هینانەی بە ئێمە گەیشت وا باسی تەنگژەیەکی نیانە کرد باسی یەشات خەبەرەکان نەگەیشت بۆ ئەوەی کە کوشتن هاتووە و بریندارکردن هەیە تەقەکردنەکان هیچ خەبەرێکی کوشتن نەبوو خەبەرەوە بوو کە بەردەبارانی بارگایەکی هینەکرێت لەلایەن چەند کەسێکەوە لەبەرەوە ئەو وێنەی کە لای ئێمە بوو ئەو وێنەیە بوو کە لە بەیاننامەکە دەرچوو بەڵام دوای ئەوەی کە بەیاننامەکە دەرچوو ڕاستیا وردە ڕاستیەکان هاتن کە خەڵک کوژراوە بریندار بووەوە سیناریۆکەوە گرتەکانمان بینی وەڵام ڕاستیا لەوە من ئەوە ورد نەبووم و نەسیحەتێکی باشم نەکرد ڕاستەکی بەڵێ ینی
خۆدان بەوانەی کە تۆ هەڵوێستت نەبووە لەوە کە دەبوو هەڵوێستت هەبێت تۆ ڕۆژبیرێک بەپی ئەو زانیارانەی پێمان گەشت بوو قەرارمانە یعنی بۆیە تۆزێ تەرەویست بکەین بزانین هەموو وێنەکە کامل بێ لە بەردەستمان بۆیە تا وێنەکە بە تەواوی نەبووە قەرار نەدرێت بەڵام بەپی و زانیارانی بەدەستمان گەشت بوو بەیانەکە لە ژێ خۆیان ویستم لەوێ ڕات بگرم تۆ وەکو ڕۆشنبیرێک ینی ئەوە بە هەڵە نازانی کە پەلیان کرد لەو لێدوانە هەڵە نەبوو پەلیان کرد ئەو غەڵەتە غەڵەتی منیشە وانە چووکە من خۆم تایە بووم ینی بەڕاستی تایە بووم و درکم پێی نەکرد ناڵێم فعلەن هەڵەیەکمان کرد لە بەرەوەی زانیارەکان کەم بوو لە بەردەستمان ئەو زانیارانی بۆمانات و خۆفعلەن بەڵام بەڕاستی وەش بە پێ بڵێم ینی ئەوەی کە من قەت لەگەڵەوانی میش پەلاماریش بارەکەیە بدرێنی ینی ئەویان ڕاست ئێستاش پێم وایە هەر کارێک لەوە بکرێت بەڕاستی نازانم بەهاندام بۆ توندوتیژیە زانم کە تەواو دژیم ینی ئەمە بەمانایەوە نییە داکۆچی لەمە بکەین بەڵام ئەوەی کە سیناریۆکە دوایی ینی هەموو تابلۆکە ببینی لە پاش بەرداویشتنەوە لەسەر بەرداویشتن خەڵک کوژراوە خەڵ شەید کراوە و هەموو تەقەیە کراوە ئەو هەموو بریندارە هەیە بێگومان شتەکان فەرقەکە باش وەکو ڕۆشنبیرێک خۆت پێت وانە ینی التیزامکردن بە کەسایەتێکی سیاسی گەورەی وەکو نەشروان مستەفایان بە بزوتنەوەیشی سیاسی وەکو بزوتنەوەی گۆڕانەوە ڕەنگە لە ڕووی سایکۆلۆژی و تۆسیری ئەوانەوە التیزامم نییە پیانەوە بەڵێ وەکو ڕاوێژکارێکی خۆ بەخش کە تۆ بەردەوام هاتوچێ و شوێناکەیت منە چم قسانایەکەم کە خۆم بڕوان پێێتی و هەموو ئاراستەکانی ئیشکردنی من لەگەڵ کاگنۆشریانەوەی پاڵی پێوەنێم بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیە خەت لەگەڵ هیچ هێزێکانە بچڕێنێ هەمیشە دیالۆکە بێ دیفاع لە پێکەوە ژیان بکرێ دیفاع لە بوونی معارەزە و حرەکەیەکی دیموکراتی لە کوردستانە بکرێ یعنی ئەو شتانەڵێم کە بڕوان پێێتی کاگینەوە ینی ئەوان شت بە من ناڵێم مشت بەوانەڵێم ینی شەکە عکس نەبێتەوە منم ئەچم قسە ڕێی خۆم بەوانەڵێم نەگەوان ڕێی خۆم ناشم بۆ جۆم لە ڕێیەوان بێت ینی من خۆم ڕێی خۆم هەیەوەی نووسم و نایشارمەوە ینی لەبەرەوە یعنی هیچ التیزامێکم نییە تا هین ببێت مەبەز لە ئیلتیزامەکە هاتوچۆکردنەکە بوو بەڵام بە واز لەوە بێنین تا چەند بزوتنەوەی گۆڕان بە قسەی تۆکەن وەکو ڕاوێژکارێک من لە زۆر شتا لەگەڵ کاگنۆشریانە هاوکاری کاگنۆشریان لە زۆر شتا بە قسەی کردوم بە تایبەتی لە لێدوانووینەکانیان مناقم نییە بەسەر داڕشتنی سیاسەتی ناوگۆڕانەوە زەیکە باشەکان تێکەڵ نەکەین یعنی من قەت تەداخل لە ڕێخستنی ناو گۆڕانە ناکەم چۆن خۆیان ڕێگە خەن چیەکەن چی ناکە چکە ئاساسن لێژی ناسان هوەرێک نیە لی بزانم هوەری ڕێخستنەوە شتانە ئەوەی کەین یەکەم مەسەلە لێدوانەکانێتی چاوپێکەوتنەکانێتی بەرنامەکانێتی ڕەنگە لە هەندێک قەراری سیاسیە من ڕێیم هەبوو بێ شەرتیش نییە هەمووی بە قسە کردمە باقەت یعنی ئەوە نەزانی هەمووی بە قساکە بەڵام لە بازێشتا بە قسەی کردوم لە بازیشا بە قسەی نەکردم باش ئەتوانی چەند نمونەیەکی کەممان بۆ باس بکەی لەو بەشداریانی تۆ لە بڕیاری سیاسی بزوتنەوەی گۆڕانە وەڵی شتی دیاریکراو ناتوانم بڵێم چییە ئەنیەزایی چی چاوپێکەوتن کاگنۆشیروان کردبێتی چی لێدوانیا بێتی من دەستێکم تیا هەبوو لە جوابانەوە و لە قسەکردن و لە شێوەی هینیا و لەوەی کە ئەگەر وجدان هەبێت هیچ لێدوانێکی کاگنۆشیروان تەنگژەی دروست نەکردووە لێدوانەکانی هەمیشە ئارام و هین بوون دیموکراتی خوازانە بوون هیچ لێدوانێکی تەنگژەی لە کوردستانە دروست نەکردووە ئەیتر وەکو شتی تر ئەوان هەشتی شەیە بە قسەی نەکردوم کاگین ینی شتەیە بە قسەی نەکردوم ینی من حەزم کردووە نزیک بوونەوە مەسەلەن زۆر فشارم لێ کرد نزیک بوونەوە لەگەڵ یەکێتیان ڕووبات و جۆرێک لە هینین باز لەمە ئەوەی کە من ئەمویست بکرێەوە هەنگاوانەی کە پێویست بوو بکرێ بەلا بازێکا بە قسەی نەکرد بەڕاستی باش تۆتە من لە هەموو لێدوانێکا دەسم هەبووە کاتە لەو لێدوانشا دەسە هەبووە کە سەرەتای خۆپشاندانەکانە وترا بەڵێ لای لێ بوومەی چۆن من پێ ناڵێم زانیاریەکانە لە بوو بڵێ باش کەواتە کاک ڕێبین ینی تۆ فشارێکی زۆر بخێتە سەر کەسایەتێکی سیاسی ئاوا کە کەسی یەکەمی بزوتنەوەیکی سیاسی گەورەیە بەڵام بە قسەت نەکە ئەمە شایانی هەڵوێ زۆرگرتن نییە
خۆ تۆ چیەکەی دیانی خۆ هیچ ئیلتیزامێکی بە منۆ نییە من قسەیش پێڵێ مەگە قسەکەی پێڕاز بێ قەنەعاتی بتوانم پێ بکەم بە قسە مەکایانی واگە قەنەعاتی پێ نەکەم خۆ بە قسەت ناکایانی خۆ هیچ ئیلتیزاهینێک نییە بە لە بینی منەوەوانیەگە بە قسەم ناکای نەبێت ئەوەی بتوانم ئەیکەم کاگین هەستەکەمم دەورە خراپ نییە بۆیە نییەکە مزەی من لە شەڕە ترسە حەز ناکەم بێ بە شەڕ لە شەڕی ناوخۆ زۆرە تسم زۆر دژی شەڕی ناوخۆم کاتی خۆشی زۆر دژی شەڕیەکێتی پارتی بم چیم پێ بکرێ بۆ ئەوەی ئەم احتیمالە کز بێتەوە مەنایکەم بەشێک لە هاوکاری من بۆ کاگنۆشیروان بەڕاستی لەم ڕوانگەیەوێت لەم ڕوانگەیەوێت بە هیچ شوێ نەگەین ئەمە احتیمالە ئەوەی پێم بکرێیکەم ئەگەر کەس من هەمیشە بڕوان بەوە بۆ کاک ڕێبوار لە سیاسیەوە نزیک بی بچی لە پێشەوە قسەکانی خۆتی پێ بڵێ و منە مەم هەر تەنها لەگەڵ کاگنۆشیروان نەکردووە لەگەڵ زۆربەی سیاسەکانی هیچێتیا دانیشتوم لەگەڵ زۆربەیان دانیشتوم ڕێی خۆم بە ڕاشکاوی پێوتون بەڵام ئەوەی کە بەردەوام بووم لەگەڵ یا لەم پەیوەندیە کاگنۆشیروان بوو ڕاست بێت ئەو برادرانەی تر زۆر کەم ترجیوانە کرد لە کاگنۆشیروانانی ئەگەر نا من سەردانی کامیانەڵێ لە دەرگای هەمیانم ماوە بە سەراحەت ڕێی خۆم پێوتون پێشنیاری خۆم پێوتون پێم وایە ئەمە باشە یعنی ڕێیەکت هەبێ لە نزیکەوە بتوانی بە سیاسەکەی بڵێیت وە ئەگە گوێشت لێ بگرە خۆ باشتر باشە باشە کەواتە ئەگەر کاگنۆشیروان لە هەمووان زیاتر گوێی لە تۆ گرت بێ ئەو کاتێک کە لە نەوەیەکی نیشتمانی کوردستان نبوو بۆچی فشارتان نەخستە سەریکە زۆر کرد کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە پەیوەندیەکە لێەوە دەسی پێکرد ئەوە ڕاست بێ و کاتێ ئمە زۆرەوم لەلانەی ناوی شتیمان نازانانی ئێمە و کاتی کاچوون بۆ لای کاگنۆشیروان وەکو کەسی دووەم قسەمان لەگەڵا کرد و بەڕاستی وا بڕۆحیەتە شۆچینە و قسانەی کە بە کاگنۆشیروان ێڵین بە مامجللالی شەدات چونکە لای ئێمە پەیوەندیەکی زۆر نزیکایەتی لە بینیەوە هەیە یعنی ئێمە هەر کاتێک کاچوین بۆ لای کاگنۆشیروان تەسەوڕمان کرد ئەشین بۆ لای مامجلال لە هەمان کاتیانی بەڕاستی وا بوو لەبەرەوە ینی ئەو ململانەیە گەوری کە لە بینیانە هەبوو لە ینی ئەو کاتی کە ئێمە سەردانمانە کرد بەڕاستی نەمانەزانی دوایی کە کاگنۆشیروان هاتە دەرێ و کتێبەکانی نووسی و ململانیانی جێڕایەوە وەکو هەموو کەسێکێکە زانیمان ئەگەر نایمە زۆر لە کتێبی بیرەوەریەکانێتی بیرەوەریەکانی و دوایەوەی کە ئیتر جیابوو هەنێ قسەی کاگ ڕێبین ببوورە نەوشیروان مستەفا لە ساڵی 1990 بیرەوەریەکانی بڵاو کردەوە بەڵام خۆی لە ساڵی 2006 دەسی لە کار کێشایەوە ئەمانزانی کێشەیەک هەیە لە ینی نەمانەزانی لە بینی ئەو مامجلالە هەیە ئەمانزانی جاروبار عرزە بێ لە هەندێک کەسی مەکتەبی سیاسی ئاشتە بێتەوە لەگەڵیانە ینی ملمانەکە نانزانی ینی ئاسەکەی چەند گەشتۆتە چەند بەڕاستی ناڵە مێمە کە ئاچوین وەکو کەسیایەتی دووەمی ناو یەکێتیە چوین بڵێ وەکوی ناچین نۆشیروان مستەفا ینی وا ئەچوین بۆ لای کە ئەمە شخصی دووەمە لە ناویەکێتی ئەوەدا بەڕاستی قەت پرسیاری ئەوەتان لێ ناکرد کە لەسەر چی لە مەکتەبی سیاسی زوێرە بێت خۆ بەوانەی هەموو خۆی نووسیوە کاکین من بچی لە جاتی و جوابێ و سوالانەمە وابزانام خۆی هەمووانی نووسیوە باش تۆ لە گۆشەکەی خۆت لە ڕۆژنامەی ئاوێنە لە گۆشەیەکیانە بە ناوی کللتور و گۆڕان ئەڵیت هیچ گۆڕانێک بەبێ دەستکاریکردن و تازەکردنەوەی کللتور ناچێتە پێشێ هیچ گۆڕان و تازەکردنەوەیکی کللتوریش بەبێ ئامادەی هۆشیاریەکی گۆڕان خواست کە کللتور وەک داهێنانێکی هەنووکەیی دەبینێت کە ئەرکی پیشاندانی جۆری تازەی ژیانکردنە ممکن نییە ڕاستە باش ئێستا لەسەر هەمان ئەو بۆچوونەتی بێگومان بەڵێ کەواتە ئەتوانم لێ بۆ پرسم ئایا بزوتنەوەی گۆڕان کە ئێستا تۆ کەسێکی زۆر نزیکی لێیانەوە چ گۆڕانیشان لە کللتوری ئەم کۆمەلگایە کردووە کە گۆڕان ناتوانێت هیچ گۆڕانێ بکات چونکە ئەساساً هیچی بەدەستەوە نییە بەڵام زوتنەوەیکی سیاسی گەورەیە و جەماوەێکی گەوری هەیە ئەوانەی نزیکی 500,000 کەسی بەدەستێناوە خۆی گۆڕان لە کللتورا چۆنەکەی دەزەی بێ دەستکاری تربیە بکەیت وەسی تربیە بکەیت پەروەردەی کوردستانە بێ دەستکاری بکەیت دەزەی بێ دەستکاری وەزارەتی ڕۆشنبیری بکەیت یعنی یەکێک لە شتە هەرە گرنگەکان کاگین کە بە بڕای من ئێمە پێویستمان پێێتیەوە داخۆ تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری ڕەنگە هەوڵیشان نابێت و فعلا هەوڵیشان هەیە بەڵام هێشتا کەم و کوڕیمان هەیە پێویستمان بە حرەکەیەکی تەرجەمەی زۆر گەورەیە ئێمە مەکتەبەی کوردی مەکتەبەیەکی زۆر فەقیرە کتێبخانەی کوردی کەرسەیەکی دەوڵەمەند نایە بە خوێنەری کورد بە تایبەتی بۆنەوەی دوای ڕاپەڕین کە بە زمانی کوردیە زانێ زۆر مەترسی داهاتووی گەورەمان لە پێشە چونکە نەوەیەکمان هەیە بەس کوردیە زانێ لەبەردەم کتێبخانەیەکایە کتێبخانەکە ناتوانێت هەموو زانیارەکانی تێرکە ناتوانێت هەموو شتەکانی پێ ببەخشێ لەبەرەوەی کە لەو شتانەی کابێیشی لەسەر بکرێ و ئەمەرکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەبێ پرۆسەیەکی وەرجێڕانی زۆر دەوڵەمەند زۆر بەرفراوان دەست پێ بکرێ ئەلبەتە ناونراوە ئێمە ئێستا خانەی وەرجێڕانمان هەیە کە وەزارەت دروستی کردووە هەنێ هەوڵی باشمان هەیە بەڵام زۆر کەمە لە چاو ئەو پێداویستی کە بۆ ئەم قۆناغامان باش ئەم
ئەم بابەتە لە تەوەرەکەی خۆم دامە بڕێنێ بەڵام پرسیارێکە ئاڕاستاکەم و دواترە گەڕنەوە سەرەوەتەوارە یعنی تۆ باسی واکی کە کتێبخانەی کوردی فەقیرە و مناڵی کوورد ئەگەر بیەوێ خۆی تێبکات لە ڕۆشنبیری ئەم کتێبخانەیە تێری ناکات باشە ینی بۆچی هەمیشە تاوانەکە لە دەسەڵاتەوە بێ لە حکوومەتەوە بێ بۆ تاوانەکە زۆر جار نێخێنە سەر ڕۆشنبیر من ئەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەم ڕۆشنبیران خۆیان بۆ ئیشیان بۆ دەوڵەمەندکردنی ئەو کتێبخانەیە نەکردووە بە پراوێز خستنی حکومەت بەڵام وەڵامەکەت هەڵگرە بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورت وەگەڕێن